تەقیمێکی ئیجابیمان هەیە تەسەور دەکەین دەستپێکردنێکی زۆر باشە بۆ حەلی هەموو ئەو کێشانەی کە لە بەینی هەرێمی کوردستان و بەغدا هەیە لە چوارچێوەی دەستوری عێراقدا. ئێمە خۆشحاڵین بەم دانیشتنانە و ئێمە هیوادارین کە بگەینە ئەنجامێکی باش کە لە خزمەتی هەموو هاوڵاتیانی عێراق و کوردستاندا بێ و ئێمە ئاگادارین کە دوێنێ سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی ئەو بڕیارەیان داوە بەش بە حاڵی خۆمان ئێمە پێمان وانییە ئەو بڕیارە نە لە مەسلحەت نە وەختەکەی گونجاو بوو و نە لە مەسلحەتی هەرێمی کوردستانیش بوو و نە لە مەسلحەتی یەکڕیزی لایەنە سیاسیەکانی کوردستانیش بوو کاتەکەی گونجاو نەبوو و بەڕێی خۆمان بڕیارێکی دروستیش نەبوو. مەسەلەی هەڵبژاردن مەوزوعێک نەبووە کە ئێمە پێمان ناخۆش بێ هەڵبژاردن بکرێت بەعکسەوە من نامەم بۆ پەرلەمانی کوردستان نووسیوە پێشی نزیکەی مانگ و نیوێک لەمەوبەر زیاتر خۆم نامەم نووسیوە داوام کردووە کە پێویستە هەڵبژاردن بکرێتن لەگەڵ کۆمسیۆن دانیشتوین و چەند یەک دوو جار لەگەڵ کۆمسیۆنیش دانیشتوین بۆ ئەوەی ڕێکاری چۆنیەتی هەڵبژاردنەکان دەستنیشان بکەین و هەڵبژاردنەکانی کوردستان بکرێت.